لە خولی پلەیەکی عێراق و لە قۆناغی کۆتاییدا یاریکی چارەنووسساز ئەنجامدرا کە براوایان ڕاستەخۆ دەگەیشتە خولی نایابی عێراق لەسەر یاریگای هەولێر هەردوویانی پێشمەرگەی سلێمانی و گازی باکوور ڕوبەڕوویەک بوونەوە کە هەردوویانە چاویان لە سێخاڵی ئەو یاریە بوو. لە دەستپێکی یاریەکەدا یاریزانانی گازی باکوور بە هێرشبردن دەستیان بە یاری کردو لە دەقیقەیدا ناوبژوان لێدانێکی سزای بۆ هەژمارکردن و ئاراس مستەفاش سەرکەوتوانە جێبەجێ کرد و یانەکەی کردە خاوەنی گۆڵ یەکەم. دوای ئەم گۆڵە یاریزانانی پێشمەرگە بە تەواوی کۆنتڕۆڵ یاریگایان کرد و هێرشەکانیان چڕ کردەوە سەر گۆڵ یانەی بەرامبەر. دوای لە دەستدانی چەندین هەلوو لە ئەنجامی فشاری خستبیانە سەر گۆڵ یانەی گاز ناوبژوان لە دەقیقەی زیادکراوی گێمی یەکەمدا لێدانێکی سزای بۆ پێشمەرگەی سلێمانی هەژمار کرد و دیار عەلیش توانی گۆڵی بەرامبەر تۆمار بکات و ئەو جێمە بە یەکسانی بە گۆڵێک بۆرد و لا کۆتایی هات. لە گوێمی دووەمدا یاریزانانی هەردوویانە بەردەوام لە هێرشەکانیان بەمبەستی تۆمارکردنی گۆڵی پێشکەوتن و بە تایبەت یانی پێشمەرگە کە زیاتر جڵەی یاریگای گرتووە دەست. بەڵام بە پێچەوانەوە لە دەقیقەی 86 لە ئەنجامی هەڵەیەکی گۆڵچی یانەی پێشمەرگە ئاراس مستەفا لە لێدانێکی دوور گۆڵی دووەمی بۆ گاز تۆمار کرد و یاریەکەش هەر بەو ئەنجامە و بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە بردنەوەی گاز کۆتایی هات. ئەتوانم بڵێم ئێمە ئاسێکی باشمان پیشاندا هەچەندە کۆمەڵە یاریزانمان هەبوو ئەزمموی ئەم خولانەیان کەمە. ئەتوانم بڵێم ئێمە شایستەتر بووین بۆی کە سەرکەوین بۆ خولی نایابی عێراق چەندە ئەمەلێکی ترمان ماوە بەڵام ئەتوان ئەمڕۆ یاریزانەکانی گازی باکوور ئەتوانم برێن بۆم خبرەی کە لە چەند تەجروبەیەکیان لە خولی عێراقەیە توانیان یاریەکە یەکلایی بکەنەوە. بەڵام ئێمە سپاس بخوا ئەو تیپەی کە ئەوەی کە داوامان لێ کرد ئاسێکی باشیان پیشاندا هەوڵێکی زۆریاندا بەڵام لە تۆپی پێ هەموو شتێک گواردا ئەمە تۆپی پێ ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتووتت کە یەک دوو یاری ترمان ماوە لە شاری بەغا ئاستی باشتر و هەوڵە دەین کە ئەم هەڵانەی کە لەم یاریە ئەنجامماندا لە یاریەکەی تر ئەنجام دەین بۆی بتوانین یاریەکە لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێبێنین. تیپەک لە کوردستان ببیتە متاز وەکو شاری کەرکووک هەموو خیادەی کوردی حەزی لەو فەریقی هەموو کەس حەزی لەو شاری کەرکووک ئێمە توانین نەمان ئەو ساڵە فەریقی بکەین ممتازی عێراق ئینشاڵڵا بۆ ساری داهاتوو. سیارەکان شەوتی یەکەم زۆر خراپبووین شەوتی دووەم چەند ڕێنمایەکمانانێ باشتر بوون خاستن لە نیاد ئێمە سێ یاریە لە نیاد یەک دوو لاعب دەین نەخوارێ ئەو لاعیبانە خوا مۆفەقیان دەکا گۆڵ دەکەن. بەم ئەنجامەش یانی گازی باکوور بە شێوەیەکی ڕسمی گەشتە خولی نایابی عێراق و پێشمەرگەی سلێمانیش دەبێتە پاشکۆ و دەبێت 2 یاریتر ئەنجام داد لە شاری بەغداد تا بتوانێت بۆ یەکەم جار بەڕسمی بگاتە خولی نایابی عێراق. شوان ڕۆڤ گەلی کوردستان هەولێر.